لیژنەیەک لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێم باوکاری ڕێکخراوی جیایزێتی ئەڵمانی هەلی کار بۆ دەرچوانی زانکۆ و گەنجانی بێکار دەڕەخسێنن. هەلی کاری ئەم پرۆسەیە جیاوازە. دەرچوانی زانکۆ و پەیمانگە و گەنجانی بێکار لە پرۆژە گەورەکان کاریان بۆ دەڕەخسێنرێت کە لە شارەکان ئەنجام دەدرێن. هەموو ئەوانەی فۆڕم پڕ دەکەنەوە سوودمەند دەبن و کاریان بۆ دەدۆزرێتەوە. هەموو کوردستان ئەگەڕین، ناویان تۆمارەکەین بۆ ئیش بۆ دەورات لە داهاتوودا. واش ماوە تۆ لە ڕکلامکە لە داهاتوودا. بۆ نمونە مەشروع ئەکرێتەوە لە هەڵەبجەیە 500 کەسی پێویستە، لە سێسایە قەزا نەفەری پێویستە، هەزارەکە لە سێسایە کامل نابێت و سێوێ لە هەڵەبجە. خەڵکی سلێمانی نایە بۆ هەڵەبجە ئیشکایمە هەڵەبجە خۆی دانینەوە. یان ڕێکخراوەکە دەورات دەکاتەوە لە میکانیکی، لە خەیاتی، لە کۆمپیوتەر، لە سەیارات، لە مۆبایل، لە هەموو شتێ. ئەم ڕێکخراوەکە دەورەکان بکاتەوە ئەستۆی مادیەکەی لەسەر شانی خۆیەتی بگرە بەرامبەری شتێکە بە بەشدار بووان. لە داهاتووشە ئەو شادەی کە ئەدرێ بە دەرچووی خولەکە بۆ شوێنی ئیشەکان ئێمە وەکو پاڵپشتیەک و بەڵگەنامەکەین بە سیڤەکەیەوە. چەندین ساڵە لە هەرێمی کوردستان دەرچوانی زانکۆ و پەیمانگا دوای تەواوکردنی خوێندنەکەیان بێکاردا دەنیشتن و دانامەزرێن. ئەماش زیاتر بێهیوای کردوون. هاوکات داواش دەکەن هەلی کار بێ جیاوازی بۆ ئەمان بێت و حکوومەت دەرچوانی زانکۆ و پەیمانگا بە بێکاری نەیەڵێتەوە. گەنجانی پارێزگای هەڵەبجە لە چاو پارێزەکانی دیکەی کوردستان زیاتر بێکارترن. هەر بۆیە پێویستە لەسەر حکوومەت چی ڕێکخراوە بیانەکان زیاتر گرنگی بە هەلی کار بدەن لە پارێزگای هەڵەبجەدا بۆ ئەوەی هاوسەنگێک دروست بێت. وەکو دڵخۆشی ئێمەی گەنجانی پارێزگای هەڵەبجە هیچ دڵخۆش نین، چونکە هەموو کاتمانە نامانێک ساڵێک هەموو ساڵێک ئێمە ئەم کۆڕ و کۆبنەوانە دەبینین و ناومان دەنووسن، دواتریش ناوەکانمان هیچ ئەنجامێکیان نییە، بۆیە هیچ دڵخۆش نین. ئێمە وەکو هیوایەک نەماوە بەسی تر کابرا بەس تۆ ئیتر هەر ئیمڕۆ هاتووێڵی بە ئەمە هەر بکەم بۆ ئەی نەکای دوایی هەر شتێکی لێ سەوز بێ. هەنا ئێمە هیچیمە هیوایەکمان نەماوە، چونکە تۆ دوای 7 ساڵ دەرچوون لە زانکۆ یا لە پەیمانگا هیچ هیوایەکو نەماوە، چونکە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پلانێکی نییە بۆ دامەزران. ئەگەر دامەزرانێکە بێ لەسەر ئەساسی خزمایەتی و حیزبایەتیدا بەشەکرێ لەوتو هەر ئەوەنەیە. پرۆسەی دۆزینەوەی هەلی کار لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و ڕێکخراوە ئەڵمانیەکە سەرتاسەری شارەکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە و تا ئێستا بەپێی زانیاریەکان 170,000 دەرچووی زانکۆ و پەیمانگە و گەنجی بێکار ناویان لە ڕێگەی ئەم لیژنەیەوە نووسیوە بۆ ئەوەی بخرێنە سەر کار. ئەوەی توێژەکانی کۆمەڵگەی نیگەران کردووە بێپلانی و خەمساردی و پشتگوێخستنی حکوومەتە بۆ دامەزراندن و ساڵانە لە دوای تەواوکردنی خوێندن هەزاران کەس بێ دامەزراندن و هەلی کار دەچنەوە ماڵەکانیان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.